ئایا ژنان و ئافرەتانی هەرێمی کوردستان تا چەند بەشدارن لە بڕیاری سیاسی لەم هەرێمەدا؟ ژنەکانیش دید و بۆچوونی سیاسی خۆیان هەیە و تەرحی ئەکەن و شەڕیش دەکەن لەسەر. لیژنەی پێشمەرگەمان هەیە، لیژنەی داراییمان هەیە، لیژنەی یاساییمان هەیە، ژنان بەشداریان پێ ناکرێت. مجتمعك عشائرية وقت تو خو بيجي مجتمعك ظلام صدره بسیار تتسر هندك ظلام ناهێلێنیان ظلام دەنگی نادەنیان ظلام ڕێکێ نادەن. زۆر جار دەوترێت کۆتا خزمەت بە ژن ناکات بەڵکو بە پێچەوانەوە زەرەری پێگەێنێت. ئەمە مەسلەی ڕۆژ و دوو ڕۆژ نییە، ئەمە کللتورێکە هەزاران ساڵە کەڵەکە بووە کە ژن ئیشی ئەوە ئیشی ژن نییە. کە لێرە دانیشتوین کەواتە قەیرانی کێشەی ژنان حشاردانا ژناتنێ نافام خودا و ئەو دەنگی خۆ بخوبتەن ئەس نابینم ئەوە پێشکەفتنە و پاشکەفتنە. بەرنامەی گفتوگۆی پایتەخت شەوی پێنجشەممە کاتژمێر 8:05 لە NRTەوە پێشکەشتان دەکرێت.